حەز ناکەم باوکم بمرێ باوکم بۆ مردووە من نامەوێ باوکم بمرێ. تۆ بڵێ ئەو داعشانەی باوکی منداڵەکەیان شەید کرد بیریان لە ئازارەکانی ئەم منداڵە و دایکی کردبێتەوە. بڕیار تەمەنی 4 ساڵە هێندە هۆگری باوکی ببوو لە ماوەی 3 هەفتەی ڕابردوودا نەیتوانیوە بۆ ساتێکیش باوکی لەبیر بکات. بەو هۆکارە جەڵدەی مێشک لێی داوە و ئێستا لە نەخۆشخانەی شار لە سلێمانی لەژێر چاودێری وردی پزیشکاندایە. ڕۆژ بە دوای ڕۆژ هیچی نەئەخوارد هەر پرسیاری باوکی ئەکرد ئەیت کا باوکم ئەو ڕۆژێشە پرسیارم لێکوتم بووە بێتاقەتی ڕۆڵەگیان حەز ناکەم باوکم بمرێ باوکم بۆ مردووە من نامەوێ باوکم بمرێ. وتم ڕۆڵەگیان باوکت لە ئاسمانە ئەیت وەرە با بڕۆین بۆ لای. وتم ڕۆڵەگیان ناتوانین هەموو ڕۆژ ئەویت باشە خۆ من بینی و مەهاتۆ بۆ ماڵ وڵای نەمزانی بۆچی وایە وت. ئیتر هیچی ناخوارد بەس بیری باوکی ئەکرد هیچی نەئەخوارد. ئەم شەو بۆ خۆی ئاها هەستا لە خەوتی دایکە سرم ئێشیە دایکە سرم ئێشێ بیشێلە ئەم شێلا بۆی ئەم شێلا بەیانی هەستامە بینم لەرخە لەرخێتی هێنام بۆ خەستەخانە ئەو وەزعیتی تر. کە سوکارەکەی لە چاوەڕوانی کاتدان بۆ ئەوەی باری تەندروستی بڕیار بەرەو باشتر بچێت. هاوکات خات و شاناز ئیبراهیم ئەحمەدیش سەردانی نەخۆشخانەکەی کرد و لە نزیکەوە لە تەندروستی منداڵەکەی شەید ئاسۆ جەلالی پرسی. ڕووداوەکە هێندە بە ئازارە هەر کەسێکیان لەبارەیەوە دەدوێن فرمێسک بە چاویاندا دێتە خوارەوە. باری تەندروستی منداڵەکە ناجێگیرە. پزیشکانی پسپۆڕی نەخۆشخانەی شار چارەسەری پێویستیان بۆ کردووە و لە چاوەڕوانی کاتدان بۆ دروستبوونی هەر گۆڕانکاریەک لە تەندروستیدا. وەختێک خەبەری بێتەوە بە لەر خەلەرخەوە خەبەری بۆ دایکی هاواری برد فرامان کەون بردمانە خەستخانە چەڵدە لێ یاوە. ئێستا تەندروستی لە بەیانێ زۆر خراپە بەڕاستی مێشکی لە دەستدا بوو. ئێستا تۆزە ئومێدمان بۆ گەڕاوەتەوە لەبەرەوەی چەند جارێک دڵی وەستا بە نەکلەی کارەبایی هێنانەوە جێگە ئێستا باشترە. داوەزاندنی لێدانی دڵی هاتە 25 ڕێژەی زەختەکەی دابەزی بۆ 2 بۆ 3 ڕێژەی شەکرەکەشی بەرز بوو بۆ 600 هیچ جیازێک نەیە خوێندەوە. بەڵام ئێستاکە ئەلحەمدولیلا بەرە ئومێد دەچێت. بڕیار کوڕی چوارەمی شەهید ئاسۆ جەلال مەسۆیە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی ئاسایشی گەرمیان 1 2019 لە گوندی کوڵەجۆی سەر بە ئیدارەی گەرمیان لەگەڵ چەند هاوڕێیەکیدا بەدەستی تیرۆرستانی داعش شەهید کران. شەهید جەلالی باوکیشی لە ڕابردوودا دوای 40 ساڵ خەبات گیانی لە پێناو نیشتیماندا بەخشیوە. باری قورسی شەهیدکردنی ئاسۆ جەلال تا ئێستا لەسەر خێزانەکەی لا نەچووە. خێزان و منداڵەکانی ڕۆژانە ئەو ئازارە دەچێژن و تێکچوونی تەندروستی منداڵەکەشیان هێندەی تر باری سەرشانی خێزانەکەیانی قورستر کردووە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.